کە بە پێی نوێترین ڕیزبەندی پەیمانگای سیماگۆ بۆ ڕیزبەندی لە دامەزراوەکان بۆ ئەم ساڵیش زانکۆی سلێمانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پلەی یەکەمدایە و لەسەر ئاستی عێراقیش لە پلەی دووەمدایە لە کاتێکدا بە براورد بە ساڵی ڕابردوو پلەیەک هاتوۆتە پێشەوە کە ساڵی پار لە پلەی سێمی ڕیزبەندی لە زانکۆکانی عێراق بوو تایبەت بەم بابەتە و با بڵێن گرنگی ئەم ئەوەی کە زانکۆی سلێمانی لە سەر ئاستی عێراق لە پلەی دووەمدایە و لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە پلەی یەکەمدایە زۆر بەڕێز دکتۆر کاوە عەبدوڵڵا یاریدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری زانستی لامان ئامادەیە دکتۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ میوانداریتان خۆشحاڵیش بووم کە میوانداریتان کردوین پیرۆزە هەڵبەتە لە بەڕێستان و لە تەواوی خوێندکاران و مامۆستایانی زانکۆی سلێمانی پیرۆزبایی لە هەموو لایەکەکەین هەم لە شاری سلێمانی و هەم لە زانکۆی سلێمانی و لە هەموو ستافی زانکۆی سلێمانیەکەین کە دڵخۆشیەوە کە ئەم ساڵی ژیا با بڵێن ئەم پەیمانگای سیماگۆ کە یەکێکە لەو پەیمانگایە کە دەورێکی سەرەکی ئەبینێت لە هەڵسەنگاندنی یا با بڵێن لە ڕیزبەندی نیشتیمانی جیهانیە کە خۆشبەختانە زانکۆی سلێمانیش کە کەوتووە پشکێکی بەرکەوتووە لە ناو ئەو پەیمانگایە کە هەڵسەنگانی بۆ کراوە وەتوانراوە لەسەر ئاستی جیهانە لە 2003 بێ و لەسەر ئاستی عێراقیشە نزیکەی 680 لەسەر ئاستی عێراق با بڵێن دووەمە و لەسەر ئاستی هەرێمی شای یەکەمە ئەوە شتێکی خۆشبەختانەیە زۆر جێگای دڵخۆشیە. دکتۆر کاوە ئەم ڕیزبەندیە لەسەر چ پێوەرێک دەستنیشانەکرێ ئەم زانکۆیانە چۆن دەستنیشانەکرێن لە ڕیزبەندیدا کە پلەی یەکەم یاخود پلەکانی دیکەیانە بێت؟ ئەم پەیمانگایە لە سەرتاوە یەک چیەکەت بە دوای گۆوارە دەستگا سەرچەکانە ئاگەڕێ بە تایبەتی سکۆپەسمان هەیە دەستگایەکە کە سکۆپەسیش لە گۆوارەکانی کە پێوتری ئێلسیڤەر ئەم گۆوارانە کە کویانەکرێتەوە لە ئەنجامە کوالەتی ئەو توێژینەوانەی کە لە سکۆپەسا هەیە یاخود ئەو توێژینەوانەی کە لە ئێلسیڤەرە ئیمپاکس فاکتریان هەیە ئیمپاکس ینی ئەو فاکتەرانەی کە بڵێن دەرەجەی خاڵانی کە توێژینەوەکان چەند بە قووەتە و چەند توانە چەند داهێنانی کردووە و هەروەها لە ڕووی ئاستی بۆ کۆمەلگا چەند سوودی هەبووە ینی سێ خاڵی یەکەم بۆ کوالەتەکەی و داهێنان و لەگەڵ ئەوەیە ئایا بۆ کۆمەلگا کە چەند سوودی پێویستی هەیە لەسەر ئەم ئەساسە ئەم پەیمانگایە هاتووە لە سکۆپەس و لەگەڵ ئەو گۆوارە ڕەسەنانەی کە ئیمپاکس فاکتریان بەرزە لۆوە ئەم پەیمانگایە کە لە ئیسپانیایە یەت وەری ئەگرێت کە وەری ئەگرێتتر ئەم سەیری بڵین زانکۆکانەکە کە زانکۆی سلێمانی لە ناو عێراقا ئاستەکەی کە بەرزە لەبەرەوەی کە توێژەری ئێستای خۆشبەختان توێژەری باشمان هەیە داهێنەری باشمان هەیە لە ڕووی پەیوەندی نێوان زانکۆی ئێمە لەگەڵ زانکۆکانی دەرەوەە پەیوەندیشی باشی هەیە کاری هاوبەش لەگەڵ زانکۆکانی ئێمە لەگەڵ زانکۆکانی دەرەوە زۆ باشە و لەگەڵ ئەوەشا لەگەڵ عێراقیشە بە هەمان شێوە زانکۆکانمان پەیوەندی باشی هەیە و نامەی لێکتگەیشتن بۆ نمونە کە زانکۆی بەغا کە یەکەمە تا ئێستا لەسەر ئاستی عێراقا ئێمە لە مانجی پێشووە نامەی لێکتگەیشتنمان کردووە و هەوڵژێن کە خوێندکار بگۆڕینەوە لەگەڵ یەکترە و بتوانین مامۆستاژ بگۆڕینەوە مەسەن تەلەبەی ئەوان ئێمە وەری بگرین ئەمان تەلەبەی ئێمە وەربگرن کەواتە لەوێشە ئێمە سوود لە یەکتر وەرەگرین لەبەرێ ئەوان باگراوندشی باشیان هەیە. دکتۆر کاوە دەزانین ئەو دامەزراوانی کە هەڵسەنگاندن بۆ زانکۆکانەکەن چەند دامەزراوەیەکن ئەتوانین بڵین هەر دامەزراوێک لەسەر ئەساسێک لەسەر پێوەرێک ڕیزبەندی یاخود هەڵسەنگاندن بۆ زانکۆکانەکات مەبەستێت بۆ نمونە ئەم ساڵ ئەمی کێسە باسەکەین پەیمانگای سیماگۆیە پێشتر دامەزراوی وێرمێتریکسە بەڵێ خۆی جیاوازێکی زۆریان هەیە ئێستا شەنگایشمان هەیە بڵین ئەمیش ڕیزبەندێکی کە زۆ بەقووەتە و خۆشبەختانە ئەم سیماگۆیە ئێمە
بەسەر و هینە بەڵام ئەمە حقەتێکە کە بەڵگە هەیە کە لە سایتەکانیشە سیماگۆ یەکێکە لە هەرە باشەکان لە ڕیزبەندیا کە هەڵسەنگانیەکی زۆر پاک و فلتەرێکی زۆر بەقوت لێیات وێبمەتریکیش خراپ نییە بەڵام ئەوەی کە وێبمەتریکسە لەسەر چەند خاڵێکی جیاوازی تری خۆی هەیە کە بڵێن لەسەر گۆگل سکۆلەر لەسەر وێبسایتی زانکۆکەیەوە لەگەڵ توێژینەوەکان جیاوازی خۆیان هەیە بەڵام کوالیتەکەیان جیاوازێ شنگای با بڵێن لە سیماگۆش بە قووەترە و سیماگۆش لە وێبمەتریکس بە قووەترێتر ئەمە چەند تایبەتمەندی خۆیان هەیە لە ڕێک و هەڵسەنگاندن بۆ زانکۆکان بەڵام خۆشبەختانە ئەمە ئێمە لەم پلیانە باشتر لە سیماگۆیە ئەمە 2 ساڵی بووە. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی و هەڵسەنگاندن تەنها زانکۆ حکومیەکانیش دەگرێتەوە یاخود ئەو زانکۆیانی کە ئەهلین ئەوانش لەم ڕیزبەندەدا بەشدار دەبن هەر هەموو یەگرێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بڵین فلتەری لێدراوە کە ئەمەی کە ئێمە باسیەکەین لەدا زانکۆی حکومیە لەم دەیە ئێمە کە باسی بکەین ڕیزبەندیەکە ئێمە کە چوونەتە دووەمە لەسەر ئاستی عێراق و یەکەمی لەسەر ئاستی هەرێمە بەڵێ ئەوانی تریژ ئەگرێتەوە لە سەر تایبەتەکانش ئەگرێتەوە بەڵام ئەوەی تایبەتەکان بەلای ئێمەوە زۆر گرنجەکە ئێمە ئەوان خۆیان گرنگی پێیان ئێمە خۆمان گرنگی زیاتر بە حکوومیەکانەیە لەبەرەوەی پێویستمانەکە بتوانین چەند ئاستی زانکۆی ئێمە لەسەر هەنی حکوومیە چەند چۆتە پێش. دکتۆر کاوە وەک دەزانین بۆ چەند ساڵێکیشە زانکۆی سلێمانی کە زانکۆیەکی حکوومیە لە پلەی یەکەمدا لە ڕزبێندیدا لە چاو زانکۆ ئەهلیەکاندا ڕۆلی وەزارەتی خوێندنی باڵا لەمەدا چییە؟ وەکو خوێندنی باڵا لە ڕووی ئەمەلیەوە ئێمە بەڕاستی زۆر جار هەیە کە ئێمە زۆر داواکەین کە هاندان بکرێ بۆ زانکۆکان و بە تایبەتی زانکۆی سلێمانی کە بەداخەوە ئەوانیش کەم تەرخەمیان نەکردو بە پێی توانای خۆیان ئیشان کردو بەڵام ئەوە کافی نییە ئەمانش هەر ئەوەنیان لە توانای هەیە کە ئەو دەسەڵاتی کە هەیەە ئەوەنیان بەکارهێناوە چونکە زیاتر ئێستا هەرچی دەسەڵاتەکە ڕۆشتەوە بۆ ئەنجومەنی وەزیران جا ئەمە کاریگەریەکی زۆری هەیە هاندانی توێژەرەکانی ئێمە توێژەری باشمان هەیە و توێژینەوەی باشەکرێت بەڵام لە ڕووی هاندانەوە بەڕاستی هەتا ئەم دقەیە توێژەرمان هەیە جیفانی بەتاڵ بووە چونکە هەمووی لەسەر حسابی خوانەی کات بەڵام ئەگە تۆ بەراودکە لە وڵاتەکانی ترە توێژەرەکان گوێ نایەتە مەسلەی مادەوە بەڵکو ئەو زانکۆیە خۆی یا ئەو دەستگایە خۆی یا خوێندنی باڵا خۆی پارەکە تەرخانەکە ئەمەش جیاوازە لەبەرەوەی کە لە وڵاتانەیە لە ساڵانە پارەیەکی تەواوی بۆ تەرخانەکرێت بەڵام هی ئێمە پارەکە تەرخان ناکرێت یەکەم دووەمیشا ئێمە سنووقێکمان هەیە لە زانکۆکانە مەسەن لە زانکۆی سلێمانە سنووقمان هەیە سنووقە ناتوانرێت تاکو ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی تیانە بێت ناتوانرێت ئەو سنووقە بەکار بێنین بۆ هاندانی توێژەرەکانەکانمان ئەمە کاریگەریشی خراپی ئەکەوێت سەر توێژەرەکانمان بۆ ساڵی داهاتووە هیواداریشم ئەمە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێنی باڵا خەوری بۆ پات چارەسەری ئەم بابەتە بکرێت. باشە دکتۆر جگەلەوەی توێژینەوەکان پێویستی بەلایانی مادیە ڕەنگان دەکات پێویستی بە هەندێک ئامێر هەبێت کە بتواندرێت توێژینەوەکانیان بە شێوەیەکی زانستی بکەن لەم ڕۆژەوە کەم تا زۆر توێژەرەکانم گرفتیان هەیە چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەمەدراوە؟ خۆی ئەوە ڕاستە مختبەراتمان زۆر بۆ لەو کوالیتیان نییە و خوێندکار وەکو توێژەرەکانمان خوێندکاری دکتۆرا و ماستەرمان هەیە زیاتر هەمووی هەر لە حسابی خواناییکەن بەڵام لەگەڵ ئەوەشا کە ئێمە لەسەر ئاستی عێراقا کە ئەماکەین ینی هەمووی هینی خۆیەوە بووە بەمانوبوونی خۆیەوە بووە وەزائیدان ئەو خوێندکارانە یاخو ئەو توێژەرانە هاتوون بە شێوەیەکی تر ئیشەکانی خۆیان تەرتیب کردووە پەیوەندیان کردو بە وڵاتانی دراوسێەوە بۆ ئەوەی بتوانن ئەو تەجروبانی کە هەیەە ئیشەکانی خۆیانی پێ بکەن مەسەن چون مختبەراتی ئێران هەیە تورکیا هەیە عێراق هەیە ئێتر بە پێی ئەو مختبەراتانە بەڵام ئەگەر بێت و مختبەراتەکانی ئێمەش لەسەر ئاستێکی
جیهانی بێت بێگومان ئیشەکان بگرێت چەندی ئێستا من گەرنتیتانە ئێمێ ئەم ئاستی ئێمەی زانکۆی سلێمانی لە زۆ بەقوتر ئەبێت لەوەی کە لەسەر ئاستێکی ئینتەرناشناڵ نێودەوڵەتیە. بەڵێ دکتۆر کاوە زانکۆی سلێمانی لە ڕووی کوالەتی خوێندن هەروەها لەسەر ئاستی زانستی لە چه ئاستێکدایە؟ خوێندن ئێستا حالیان بەڕاستی من داتایکی ئەو تۆم لە بەردەستان نییە وەکو خوێندنی وەکو ئەندەرگراجوێت چکە ئێمە بابەتەکەمان زیاتر بابەتەکە ئێمە لەسەر ڕانکینی زانکۆیە بەڵام مەسەلەی خوێندنی ئەندەرگراجوێت تا حدێک خراپ نییە و خوێندکاری باشمان هەیە و لە ڕووی کوالیتیەوە تا حدێک تەسەورەکەم باش بێت بەڵام ئەگەر بێت و بڵین داتایەک ئاستەکەی چەند بەرزەوت ئەوە وەڵام لە نییە ڕاستی بێت. بەڵام باشە میهرەبان ببوورە باسیەوەت کرد کە تا ڕادەیەک باشە بەڵام لەگەڵەوەشدا چەند ساڵە زانکۆی سلێمانی وەکو لە ڕیزبەندیدا لە پلەی یەکەمدایە ماگەر ئاستی زانستی خوێندکارەکان یاخۆت زانکۆکە باش نەبێت یاخود کوالەتیەکەی باش نەبێت چۆن نەتوانێت تۆ دوو شتێ تێکەڵی مەکەم یەکەم خوێندکاری ئەندەرگراجوێت جیاوازانی ئەمەی کە بەکەلۆرس ئەخوێنەیە ئێمە باسی ئەوە ئەکەین کە توێژینەوە باسی داهێنان ئەەکەین کە ئەو کوالەتی ئەو مامۆستایانە کە باشن و توێژینەوە چۆن بەرەو پێشەوە ئەبن و خوێندنیش ئێمە کە باسەکەین خوێندن بێگومان خراپ نییە تا حدێک لەبەرەوەی وەکو ئێستا ئاماژم بە هەندێشتە خۆش نییە ینی دووبارەی بکەمەوە مەسلەی بێموچەیە مەسەلەن قەلەقی مامۆستایە قەلەقی خوێندکارە دەوام کەمەکرێت ئەمە لەگەڵ ئەوە شەمامۆستاکان خۆبەخشانە زۆر جار هەیە دەوامی خۆیان هەر ئەکەن و هینیخواانەکەن ینی من ئەڵم کە باش بەڵام مەبەستمەوە ینی هەرە و ئاستی خوێندنە و کوالتی خوێندنیە کە توێژەرێکی باشیش پەروەردەکات بێگومان بەڵام ئەمەی کە تۆ لە بەکەلۆرەسەوە کە تەواو ئەبیت تۆ کوالەتی تۆ ئەگۆڕێت تۆ ئەچیتە مەرحەلەیەکەوە مەرحەلەکە لەوەیە سەرپەرشتیارێکت هەیە ئەو سەرپەرشتیارە زۆر بە شێوەیەکی ورد ئیش لەگەڵاکە پسپۆرێکی تایبەت ئەبیت بە پسپۆرێ بەڵام کە تۆ بەکەلۆرسەکە تەواوکەی تۆ عامیت تەواو ناچتە بوارێکی پسپۆری دقیقەوە ئەمە خۆی جیاوازەکانی هەیە بەڵام کە تۆ چوویتە دقیقەوە ئەو کاتە تۆ تەرکیزەکەیت سەر ئەو بوارەی پسپۆری کە خۆ هەتە مەسەرەن تۆ لە بوارێکی سەرەتانە شێرپەنجەیە ئەو بوارە تۆ تەرکیزیەکەی متابعەکەی دوایەوە تۆ توانی توێژەری خەڵکی تر ئەخوێنیتەوە ئەمە هەمووی بەیەکەوە لێک ئەگرێتەوە بەڵام تۆ کە لە زانکۆ بەکەلۆز ئەخوێنیت مادەی جیاوازیتە ئەم بواریتە ترەوە جیاوازێکی ترە بەڵام خۆشبەختانە هەر خوێندکارەکانمان خوێندکاری باشن مامۆستاکانیشمە هەر باشن کۆڵیان نیاوە بەڵام ئەوە بڵێم لەسەر ستاندادی جیهانیە یەکەمە و دووەمە و سێمە من ئەوە وەڵامە لای من نییە. باشە دکتۆر بە شێوەیەکی گشتی دیارە ئەو توێژنەوانەی کە دەکرێن زۆر جار لە کۆنفرانسێکی با بڵێن هەرێمی یان کۆنفرانسێکی نێودەوڵەتی پێشکەش دەکرێت پێشکەشکردنی ئەم توێژینەوانە لە چوارچێوەی ئەو کۆنفرانسانەدا تا چەندە کاریگەری لەسەر ئاستی ڕانکینی زانکۆکان بێگومان زۆر کاریگەری هەیە چکە تۆ وەکو ئاماژەم پێە پەیوەندیکردن لە نێوانی زانکۆکانە بەشداریکردن لە کۆنفرانسە تۆ لەو کۆنفرانسەیە بەشداری ئەکەیت و پرێزنتەیشنی و پێشکەشیەکەیت لە ئەڵەن ئەمە زانکۆی سلێمانیە و دوایە ئەم ئەبستراکتی کە هەتە ئەم پۆستەرەی کە هەتە یاخود ئەو توێژینەوەی کە خۆ هەتە ئەکرێ بە کتێبێک لەگەڵ توێژەرەکانی هەر هەموویە ئەزانرێت کە ئەمە تۆ شتێکی دۆزیوەتە داهێنانەکە کردووە یاخود توێژینەوەیکی تازە و کردووە ئەمە کاریگەری خۆی بێگومان هەیە لەسەر ئەمە لانی وەرکشۆپ کۆنفرانس مەسەلەن سیمپۆزیۆم میتین دوایەوە گۆڕینەوەی خوێندکار توێژەرەکە ئەمانە هەمووی کاریگەری خۆی هەیە لە ئاسەی نێودەوڵەتی. بەڵێ دکتۆر کاوەکو دوا پرسیارە گەر بیکەم وەزارەتی خوێندنی باڵای خۆسەرۆکایەتی زانکۆی سلێمانی پلانی بۆ داهاتوو چیە بۆ ئەوەی ڕیزبەندیەکەدا لەسەر ئاستی عێراقیش بێتە پلەی یەکەم و لە هەرێمی کوردستانیش لە پلەی یەکەمدا بەردەوام بێت گەر بتوانی بە کورتی لەبەر کات. باش من ئەوە ئەڵێم پشتگیری توێژەرەکانمان بکرێ و
ئەو ئامێر و ئەو شتانەی کە پێویستن بۆ توێژەر هانی بدرێت و پژگیری بکرێ دڵنیام لەسەر ئاستی عراقیشە بەرەو پێشترەوە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر کاوە عەبدوڵڵا کە بەڕێزیان یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری زانستی دووبارە پیرۆزە لە بەڕێستان و لە تەواوی مامۆستایان و خوێندکارانی زانکۆی سلێمانی لە سلێمانیش پیرۆزە کە پلەی یەکەمینیان بەدەستێنەوە. بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت دکتۆریان.